لەماری ڕۆیە هەراتیا سبەی دووزبەی کە بەو دوعانە چەندین کاری نەشیاوی لەگەڵ ژنان کردیە. ئەو بە دەرمانی ڕەش کردیتیان هەی قوڕ بەسەری. زیاتر لە 1500 ئافراد دەکەونە داوی کەسێک کە خۆی کردووە بە ساحیر بە جادوگەر. ئەو ڕۆکە چش بە پارە دەکرێت. خوا دەزانی بەهاتوبایەوە لۆم نەدەکردی ئەت بە ئاسمان بکەوت. داوای لێبوردن لە بینەران دەکەین کە ناتوانین بەشێکی زۆر لە گرتە ڤیدیۆ بەڵگە و دیکۆمنتەکان بڵاو بکەین و نیشانی ئێوە بدەن. ئەوە سوتاندم زەرگەلوت بزانە کوداچ ئەوەش لۆ ناوکنی مرافقی ئەو جە بزانم چێلوت دەکاتەوە. هەر پیا و ئافرەتێ بچێ بۆ لای سیحربازێ کافرە بەو قورئانەی بۆ سەر محەممەدی دابەزیوە سەڵ وسەلەم چونکە خوا سیحری حەرام کردووە. موعیدیان داناوە بۆ وەرگرتنی ئەم بڕە پارەیە و لەگەڵیان دەبین تەواوی وردەکاریەکان نیشان دەدەین. زیاتر لە 1500 ئافراد دەکەونە داوی کەسێک کە خۆی کردووە بە ساحیر بە جادوگەر. بەرنامەیشان 5 جارە باز لەم جادوگەر و ساحیرە دەکەین. دەمانێت بزانین چۆن ئەو ئافرەتانەی هەڵخەڵەتاندووە شێوازی تەلەکە و فێڵەکانی چین. بۆچی ئافرەتان دەکەونە داوی ئەم جۆرە کەسانە هاوکاتش ڕۆڵی دەستگا ئەمنیەکان هێزەکانی ناوخۆ حکوومەت نیشان دێن لە دەستگیرکردنی ئەو کەسانە کە بەربوونتە گیانی ئافرەتان بە ناوی سحر و جادوو بۆ ئەوەی ئەو کەسانەی یا ئەو مەرامانەی هەیەە بۆیان بەدێبێنن لە کاتێک ناتوانن خۆیان ئەوەی لە دڵیانە بەدیبینن. بە شێوەیەکی ورد ئەم جارە جیاواز لە هەموو جارێک بە دوواداچوون بۆ ئەم تۆمەتبارە ئەم جادوگەرە دەکەین با بزانین چێ سکاڵای تۆمار کردووە کە یەکەم حالەتە لەم شێوەیە لە بەرنامەی شۆن 5 تۆمار دەکرێت گرتە ڤیدیۆی ساتی هەڵخەڵەتاندن و دەست درێژی بۆ سەر ئافرەتان کە لە کامێرا چاودێریە نهێنیەکانی خۆی شێخ عەباس کە تۆماری کردووە کەوتۆتە دەست هێزەکانی ئاسایشی هەولێر با بزانین چۆن ئەم ئافرەتانەی هەڵخەڵەتاندووە و بۆچی ئافرەتان دەستنە لای ئەم کەسە چی بۆیان دەکات. لەو بەرنامەی هەموو وردەکاریانە بۆ یەکەم جار بڵاو دەکەینەوە کابڕێبەرایەتی ئاسایشی هەولێر با دوواداچوون و لێکۆڵینەوەی تێدا کردووە و شوێنی تۆمەتبارەکەشیان دەستنیشان کردووە. ئەوەش دوعاەکانی لە ماری ڕۆیە هەراتیا ئەوە دوونێ شەوێ سەعات 7 ئێوارەی ڕۆی هەرات ئێستا ژێوێ بێتەوە ئەو دوعاانە بباتەوە بار ناوحەچی بیتن ئەم نیش دەمێ حکوومەتی خۆماگەدار کەمەوە سبەی دووزبەی کە بەو دوعاانە چەندین کاری نەشیاوی لەگەڵ ژنان کردیە. ئەتو بە خۆت بیکەوە من ناتوانم دەستکاری بکەم ئەو دوعایم کە دۆهینایەوە ئەمن ناتوانم دەستکاری بکەم بیکەوە چونکە من ئێستا دەستکاری بکەم لە من دەدا ئەو بە دەرمانی ڕەش کردیتیان هەی قوڕ بەسەری. ئافرەتان نێچیری داوی تۆڕی ئەو بەناو شێخانن کە گوایە بە سحر و جادوو و ئاواتەکانیان بەدێدێنن لە کاتێک خۆیان سەرگەردانی و بەخەڕەشی خۆیان پێچارە ناکرێت. شوێن 50 شوێن پێی چۆنیەتی ئەنجامدانی ئەم تاوانە دەکەوێت. ئەو مسئولیە پێدەرێن لیزە هەر کەسێک هاتە زووی پرسیاری هەیە با بێتە چات خوا دەزانی بەهاتوبایەوە لۆم نەدەکردی ئەت بە ئاسمان بکەوێت حتا پارەت ئەگەر لەلامە نابڕ ئەوە لەبەر خاتری داکردو دەکەمەوە
ئەوە سوتاندم زەرگەلوت بزانە کوداچی ئەوە قوفلەکەت ئەوەش لۆ ناو کونی مرافقی ئەو زەمسانم چێلوت دەکاتەوە ئەوەش گرەیەکانت. ئێمە لە بەرنامەی شەمپەنجە لە کوردستان 24 داوای لێبوردن لە بینەران دەکەین کە ناتوانین بەشێکی زۆر لە گرتە ڤیدیۆ بەڵگە و دیکۆمنتەکان بڵاو بکەین و نیشانی ئێوە بدەن لەبەر نەشیاوی گرتە ڤیدیۆکان ئەو گرتە ڤیدیۆانەی کە لە کامێرای نهێنی بەناو ساحیلەکەی شێخ عەباس کە تۆماری کردووە ئەو ئافرەتانەی چونەتە لای نەیانزا بێئاگان لەوەی کە کامێرای نهێنی چاودێری لە ژوورەکەیە ئەمە سەوت و سوورەشی ڕیکۆرد کردووەی ئافرەتەکان پاشان ئەو دیکۆمنتانەی بەکارهێناوە هەڕەشەی پێ لێکردوون کە پارەیان لێوەرگرێت و کاری نەشیاویان لەگەڵ بکات لەبەر نەشیاوی گرتە ڤیدیۆکان و دەست درێژی بۆ سەر بەشێک لەو ئافرەتانە و ئەو کارە قێزەونانە و هەروەها شێواز و چۆنیەتی ئەنجامدانی ساحیلەکە نامانەوێت نیشان بدەین داوای لێبوردن دەکەین و بەشێکش لەو بەڵگانە نیشان دێن بۆ ئەوەی خەڵک هۆشیار بێت هاوڵاتیان هۆشیار بن چونکە دەستگا ئەمنیەکان هێزەکانی ناوەخۆ ئاسایش حکومەت وەزارەتی ناوەخۆ داوا دەکەن لە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن مامۆستایانی ئاینی لە دەڵێ خۆیان بە دوور بگرن لەو کەسانەی کە خۆیان کردووە بە ساحیل پەنا بۆ سحر دەبن چونکە ئەمانە زیاد لەوەی کە تاوان و گوناحە ئەمە دەبێتە هۆکاری تێکدانی کۆمەلگا و ماڵوێرانی خەڵک. ڕۆژانە ویست عایلە و سێ عایلە دیمەکرا لێدەشتێ ئەو ڕۆکە چش بە پارە دەکرێت خوا دەزانی بەهاتوبایەوە لۆم نەدەکردی ئەر بە عەسمان بکەوێت دوعا بدەگرێت چن لێی هەرگێت جێ بەجێ نابی نە جێ بەجێ نابی دوعا ئەگەر بەڵام پارەی کەس کرد کەشە کابران مەخاری هەردی هەردەی دەبێت ئەگە بەس مارە بکرێت خۆیان بدەش ناگە لە نیشتێ خوا ئەم بکە ئەوەش قسمەتی هەستی ڕۆژدە بە خەریبە بە قورئان لەویش ئیشەکی وەهاب کردبوو دوعایەک لەناو هەندستان بە ئەنتەرنێتی لۆمیا بەوان کردیا لۆ کەسم بەکاردێنە شانسی هەبوو کە هاتنە ئیمکانە یەکەم کەس لۆیم کرد پێ خۆکە دەکتم کە خۆ من ئەمگوڵ وەڵاهی ئەگە بە پارە خۆشت بخێر بەدەێت ئەو تۆمەتبارەکە خۆی کردووە بە شێخ و ساحر زۆربەی کات مەست و سەرخۆش بووە و خەریکی کات بەسەربردن بووە لە پاڵ کارەکەی. یەکێک لە کەسوکاری نزیکی ئەو شێخە سکاڵا تۆمار دەکات. ئەو پەیوەندی بە ئاسایشی هەولێر دەکات و وەک یەکێک لە قوربانیەکان کۆنتڕۆل لەدەست دەدات و لە بەرامبەر درۆی ئەو بەناو شێخە ئارامی نامینێت. یانیش من خۆی دەشانیەوە. لەگەڵ هێزەکانی ئاسایشی هەولێر لە ئۆپەراسیۆنێک دەستگیرکردن بەشداری دەکەین کە کەسێک خۆی کردووە بە شێخ ئێستا موعیدیان هەیە کە لەگەڵ ئافرەتێک ئەو ئافرەتەکە ناوێت دەرکەوێت دادخوازە دەیەوێت بڕێک پارە لەم ئافرەتە وەگە دوای ئەوەی گرتە ڤیدیۆی کەتە بەردەستی و کاری نەشیاوی لەگەڵ کردووە لەگەڵ هێزەکانی ئاسایشی هەولێر و لەگەڵ وتەبێژی ئاسایشی هەولێر چونکە ئەمانە بەدواداچوونیان کردووە لەم بەرنمەیە وردەکاری دەخێنە ڕوو دەچین با بزانین کەسە چێە و لەکوێ موعیدیان داناوە بۆ وەرگرتنی ئەم بڕە پارەیە و لەگەڵیان دەبین تەواوی وردەکاریەکان نیشان دەدەین. لێکۆڵینەوە لەو تاوان و ڕووداوە دەکەین و ڕاستی و چۆنیەتی ئەنجامدانی ئەم تاوانە نیشان دەدەین بۆ یەکەم جارە وردەکاری و تاوانێکی لەم شێوە لە بەرنامەی شەمپەنجە لە کوردستان 24 بڵاو دەکەینەوە. دوای وەرگرتنی ڕزامەندی دادوەر بە فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر بڕیاری دەستگیرکردن بۆ تۆمەتبار دەردەچێت. دوای چاودێری تۆمەتبار لە کاتی چاوەڕوانی بۆ ئافرەتێک لە گۆڕستان دەستگیر دەکرێت.
وای دەستگیرکردنی تۆمەتبار لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر ماڵەکەی دەپشکنرێت. ئەوە چەند سارە نیشتۆ جادوی دوعای دەکا هەڕەشە و گڕەشەی لە من دەکرد ژنانی دەینا ژۆرێ و لەسەر جسمیان بنووسی بەڕووتی کە لە بەڵگەکانیش دیارە هەمووی دیارە دەرێتە من دەبێت و قایل بی ئەمن دەستدرێژی بکەمە سەرە و ژنانە بە ملیۆن بە دەفتەر بە سێ دەفتەر بە نای سعر و جادوی ژنەکانی ڕادێخست و ڕوتیانی دەکردەوە و کاری نەشاوی لە گەریان دەکرد ئیقناعیان کە ئیشەکەت دەبی سەد دەبی بە ماوەی 24 ساعتی دەبی بە ماوەی 40 ساعتی دەبیتن چیلیان وەردەگرت پارەیان لێ وەردەگرت و ڕسمی ڕوت و ڤیدیۆشیان دەکرد ژنەکانش کە ئیشەکەیان نەدەبوو لە ماوەی ئەمۆحی دێلۆیان دادەنا داوای پارەکەیان لێ دەکردەوە داوای پارەکانی دەکردەوە ئەو ژنەکەش دێگۆ شکار دەکەن مێردمیش ڕسمەکە و ڤیدیۆەکەی لۆی دەناردەوە گۆتە سرد کردیان یان لۆ بابت دەنێرم یان لۆ مێردە دیان لۆ برە سپاسی ئاسایشی لێر دەکەم مادەم ئەو تۆمەتبارەیان گرت و مادەم بردیان لە من دوور بێخن. ڕێبەری ڕاگەاندنی ئاسایشی هەولێر باز لەم تاوانە دەکات و چۆنیەتی ئاشکرابوونی و هۆکاری ئەنجامدانی ئەم تاوانە دەخاتەوە. دوای ئەوەی کە ئێمە بە دووادات چوونمان کرد لەسەر ئەو شێخی کە خۆی ناساندووە بە شێخ عەباسکە هیچ بنەمایەکی نییە و شێخیش نیە و جگەل لە کارێکی ساختەکاری هیچ کارێکی دیکە ئەنجام نادا لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر بڕیارماندا پشکنین بۆ ماڵەکەی بکەین بۆ ئەوەی چکەمەوە کامیرەی چاودێری دانابوو لە ماڵەکەی خۆی و ئافرەتانی کە سەردانی ماڵەکەیانە کرد ئەوە لە ڕێگەی کامیرەی چاودێریەکەوە تەسویری کردن و دەستێژی کردوتە سەریان و ئەو کەلوپەلانەشی کە بەکاری هێناوە بۆ ئەنجامدانی کاری سحر و جادو دەستمان بەسەراگردو ئەوە ئەو کەلوپەلانەیە و دەیبینەوە دایرە و لەوانە پشکنینی زیاتری بۆ ئەنجام بدەین. یعنی لە کاتێک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی یەشتی زانایان هاتنە دەنگ بەیاننامەیان بڵاو کردەوە و داوایان لە وەزارەتی ناوەخۆ و لە هێزەکانی ئاسایش کرد ئیجرائات بکرێن ئەو کەسانی کە بۆ شێوەیە کار دەکەن دەستگیر بکرێن. هەڵمەتەکانتان چ کردەوە؟ ئێمە بە بەردەوام چاودێری هەموو پلاتفۆرمەکانیشمان کردووە و هەڵمەتەکانیشمان بەردەوامە بێ لەسەر ئەو کەسانەی کە کاری سحر و جادو ئەنجامەدەن و لە ڕابردوش بینیوتانە چەند کەسێکمان دەستگیر کردوون کە کاری سحر و جادویان ئەنجامداوە یەکێک لەوانە ئەم تۆمەتبارەیە کە ئێستا جاری دووەمێتی دەستگیر بکرێت لەسەر هەمان تاوان جاری پێشووتریش دەستگیر کراوە دوای ئەوەی سزای یاسایەکەی تەواو کردووە هەر بەردەوام بۆ لەسەر کارەکەی لە درێژەی چاودێری و بەدوادا چوونەکانمان لەسەر ئەو کەسانی ئەو جۆرە کارانە ئەنجام دەکەن جارێکی تکە بڕیارمان داوەتەوە ئەوە بگرین بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینە ئاسایشی هەولێر دەستگیر کراوە. ئەمە دەڵێ بۆ هەرخەڵتانی ئافرەتان بۆ ناولەپ و ئیدی نەخشە بۆکو پەنجە مۆریش دۆ ناونووسین ئەمە هەموو ئەنگوستی لێ کۆمەڵێک شت نامانێ هەمووی دەست لێ دێن کۆمەڵێک شت هەتا تەمەشای وەی کەینەوە مووی سەگە یعنی ئەو خوڕافیات و ئەو هەڵخەڵەتاندنە هێتا بەردەوام هێزەکانی ئاسایش ناوەخۆ داوا لە هاوڵاتیان دەکەن مامۆستایانی ئاینی لایەنە پەیوەنددارەکان ئافرەتان پێویستە هۆشیار بن نەکەونە داو و تەڵەی ئەو کەسانە کە بۆ شێوە وێنەیان بگرن کردە ڤیدیۆکانیان تۆمارکەن پاشان بەکاریان بێن. بەناو شێخ عەباس گوتی ئەو ئافرەتانە جارێ مریش کەڵباب بشنەوە بینن دیارە زۆر حەزی لە گۆشتی مریش کەڵباب بووە ئیدی گۆشتەکەی خواردو و خینەکەشی بەکارهێناوە بۆ ئەوەی ئەو خەڵکانە هەڵخەڵەتێنێت ئەم خینە بۆ شێوەیە کە بڵێ ئەم سەحرە سەر دەگرێت ئەمە کۆمەڵێک فروفیلی ئەنجام داوە بۆ ئەوەی ئەو کەسانێک کە دێن قەناعەتیان لەو دروستکات و هەڵیان خەڵەتێن. تۆمەتبار بە سەرجەم کەلوپەلە دەست بە سەکراوەکان دەبینین بۆ شوێن پەنجە باز لە تاوانەکەی دەکات. ئاسایشی هەولێر بۆ جاری دووەم شێخ عەباس جادوگەر و ساحیر کە لە شاری هەولێر دەستگیر دەکات کە ئەم تۆمەتبارەیە ئەمە کە خۆی کردووە بە ساحیر و جادوگەر لە ڕێگەی ئەو پیلان و ئەو فێڵ و فڕوفێڵی دایناوە ژمارەیەکی زۆر لە ئافرەتانی هەڵخەڵەتاندووە بە پێی دامپێدانانی خۆی زیاتر لە 700 ئافرەتی هەڵخەڵەتاندووە لە کارەکەی بە ناوی سحر و جادو. ئەم تۆمەتبارە با بزانین چێ ئەمە چی کرد ئەمە بەشێکە لەو کتێبانەی کە لە کارەکەی بە حسابی خۆی سودمەند دەبێت لێی بەشێک لەم کتێبانە کەوا بۆ کاری سحر و جادو بەکاردێنێت
ئاسایشی هەولێر لە ئۆپەراسیۆنەکەی دەستی بەسەدا دەگرێت و خۆشی دەستگیر دەکرێت بۆ جاری دووەم. ئەم کەسە ئەم تۆمەتبارە ساڵی 2021 بۆ جاری یەکەم دەستگیر دەکرێت کەوا دوو ئافرەت سکاڵای لەسەر تۆمار دەکەن کە گوایە خۆشەویستەکانیان بە یەک دەگەینن لەگەڵیان و پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدەن بڕێکی زۆر پارەی لیان وەردەگرێت و داوای کاری نەشیاویان لێ دەکات بەڵام ئەو ئافرەتانە ڕازی نابن و سکاڵای لێ دەکەن و تۆمەتبار دەستگیر دەکرێت و دام بە تاوانەکەی دادەنێت. وليدي وليدي عشان كذا وليدي وليدي دريت نكاكر نفسي دوای ساڵێک لە ئازادبوونی کە دەستگیر دەکرێت ئەم تۆمەتبارە جارێکی دیکە دەست بە کارەکانی دەکاتەوە بە شێوەیەکی تونتر ئەمجارە لە ماڵەکەی خۆی کامیڕەی شاراوە چاودێری دادەنێت جێگیر دەکات ئەو ئافرەتانەی کە پەیوەندی پێوە دەکەن کە خۆی کردووە بە شێخ عەباس ئەکاونت و پەیزی فەیشی داناوە و پێیانی وتووە بە گرنتی کارەکانتان بۆ دەکەم بەشێکی زۆر لە ئافرەتانیش پەیوەندی پێوە دەکەن بۆ ئەوەی داوای دەکەن ماڵە خەزوور و ماڵە خەسووی بکەنە حەڵقە لە دەستیان هاوکاتی بەشێک لە ئافرەتان داوایان لێ کردووە لە مێردەکانیان زابنەوە پەیوەندی خۆشەویستەکانیان بێک بگەینن و هاوکاتیش بەشێک لە ئافرەتان داوایان کردووە کە لەگەڵ پیاوەکانی خۆیان خۆش دەوێت بەڵکو چارەسەرێکیان بۆ بدۆزێتەوە پەیوەندیان باشتر بێت لەگەڵ مێردەکانیان چونکە کێشیان هەبووە ئەمانە کە پەنایان بردۆتە بەر ئەم شێخ و بەناو ساحیر و جادوگەرە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بەڵام ئەمە هەڵی خەڵەتاندون لە ڕێگەی چی لە ڕێگەی کامیڕەی چاودێری کە مەرامێکی تایبەتی خۆی هەبووە کە بە ئەنجامدانی کاری نەشیا و هەڵخەڵەتاندنیان و پیوتون بە گرنتی کێشەکانتان بۆ چارەسەر دەکەم کە ئەو ئافرەتانە داوای لێکردوون کە ڕێکارەکان کە سەر بگرێت ئەوەیە دەبێت پەیوەندی ناشرعی هەبێت و کاری نەشیاویان لەگەڵ بگێت و جەمع بێت تاوەکو کێشەکەیان سەحرەکان باشتر تەئسیر بکە کاریگەری باشتر بێت و ئافرەتەکانی هەڵخەڵەتاندووە. ناوم لەخۆ ناو شێخ عەباس لە ساڵی 2000 و تقریبا بدایەتی 16 دەستم بۆ ئیشەی کرد لەرکن دۆست و برادەران مەقسەد چشتم دەینا و چشتم لێیان دەستان لە دوور ئیشەکەی دەگەڕام یعنی لەو کاتیۆ لە 2021 ئەمن گیرام هەر لەسەر دوعا و نیشتە و جادوو خەرکانێکی ئافرەتێکی یەکجار زۆری شاتینە لام فێرم لێیان کردیە 600-700 ئافرەت هاتینە لام تاکو ئێستا و زەلامی شاتیە لە بۆ دوعا و نیشتە و جادوو ئەو جە هەر کەسەوە بە کێشەکی هاتیە پارم پێیان خەت کردیتەوە پارم پێیان پەیدا کردی و کامیرم دانابوو لە مارێ لە ژۆرێ لە بن سەعاتەکەم دانابوو کامیرەی شاراوە نێنی دام نابوو لە مارێ تەسویرم دەکرد و ئەگەر پارەی نەدابا چشت پارەکەی داخیر کرد بەیان پارەکەی نەدابا هەڕەشەم پێ لێ دەکرد ئەو ئافرەتانی کە دەهاتنە لاشم زۆر بەهای ڕسمی ڕوت و چتیان لەکنم بوو هەڕەشەم پێ لێ دەکردن دەمگۆ ئەوەندە پارەم دەوێ دەترسان دەیان نات و ئافرەتە بوو لەسەر جەستەی دەمنووسی مەقسەد لەسەر پێستی لە هەمان کادا ڕسمەکەی لەکنم دەما هەڕەشەم پێ لێ دەکرد ئافرەتەی کە تەسویرم کردیە زۆر گریا بەڕاستی گوتی هاتبووە کنە من لە بۆ ئەو پیاوەکەی گوتی پیاوەکەم دەمێت لەگەرم باش بی پیاوەکەم زۆر خراپە ئەم نیش گوتم بەو شێوازی لۆ دەکەم شێوازی جەمەعبوون شێوازی جەمەعبوون ئافرەتەکەم ڕازی کرد کە ئافرەتەکەم ڕازی کرد ئافرەتەکە گریا گوتی ئیشی ئەم نەکردی ئەم بە زۆری چوومەکنی بەڕاستی دەستدرێژیم کردە سەری بەڕاستی بە زۆری گریا و دەستدرێژیم کردە سەری و دوعایەکەشم لە بۆ کرد و 200,000 لێوەرگرت و لە کامیرەش تەسویرم کردیە. لە
لەم بەرنامە لەبەر ئێتیکی ڕۆژنامەوانی ویلایانی یاسایی و مرۆڤایەتی هەموو وێنە و گرتە و دەنجێک بڵاو ناکەینەوە و ناو و شێوەی کەسە توشبۆکان و قوربانیان پارێزراو دەبێت لەبەر قێزەونی گفتوگۆی تۆمەتبار لەگەڵ ئەو ئافرەتە هەڵخەڵەتە نراوانە. بوونی ساحیر لەناو هەر کۆمەلگایەکدا هەبیتن بەڕاستی ناخۆشی و بەدبەختی لە بۆ کۆمەلگای دێتن لە ڕووی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە ئەگەر کەسێک بە فعلی ساحیر بیتن ممارەسەی سحر بکاتن دەبێ ئەو کەسە بکوژرێتن ئەو کەسە لە ڕووی شەرع و کافرە. عقوبة الساحر ضربة بالسيف لە زمانی ئیمام عومەر وابووە کە ساحیر هەبووە بە فعلی لەسەری درا و لەبەرەوەی بەڕاستی ڤایرۆسێکی زۆر پیس لەناو هەڵ کۆمەلگایەکدا هەبیتن و کۆمەلگا دەبێت ئاگادار بیتن ئاگای لە دینی خۆی هەبیتن چونکە ئەو کەسێک کە سەردانی ساحیر دەکاتن پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم من أتى عرافا أو كاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم. يعني ئەگەر کەسێک بچێتە لای ساحیر گوێەکانی ئاوا لە بۆ شل بکاتن ڕێنمایەکان وەک خۆی جێبەجێ بکاتن پێی برێتن ئەو نوشتەیە بڕۆ لە بن قەبرستانی بشارەوە ئەوەی تریان لە مەتبەخ بیسووتێنە. پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ئەو کەسە کافر بووە بەو قورئانی کەوا لەسەر من نازل بووە کەواکات ئەو کەسەش بە هەمان شێوە حکمی کوفری لە بۆ هەیە. پێویستە لە سەلایانی پەیوەندیدار ئەو یاسایە هەموار بکرێتەوە کە حکمی ساحیر بەڕاستی ئەوە نەبی کە بە کەفالەت بەر بیتن چەند ڕۆژ و مانگێک دەستگیر دەکرێت لە پاشە دەچێت و سەر ئیش و کار و کەسابەتەکەی خۆیەوە. ئەتوەرە چەندان ئافرەت زینایە لەگەڵ بکەی ئەگەر یەک ڤیدۆ یەک لەو ئافرەتانە بڵاو بێتەوە ڕەنگە ئەو ئافرەتە بکوژرێتن. دەی ئەو یاسایە کە پێویستە هەموار بکرێتەوە دەبێت سزایەکەی توندتر بکرێتەوە. سەبارەت بە ڕوانگەی ئاینی ئیسلام بۆ ئەم تاوانە زانایەکی ئاینی دەبینی. خی گەورە کاڵان موفقتان کە بۆ کاری چاک بۆ کاری باش بۆ ئەو کارانەی کە ئێمە ئەیبینین دەستگیرکردنی ئەو ساحرە تاوانبارانەیە. لە شەریعەتی ئیسلام ساحر تاوانبارە و بەڕەئی جمهوری عولەما مذهب إمام أبو حنيفة فقهاء حنيفة أبو حنيفة إمام مالك أصحاب أحمد علين ساحر كافرة بابي مصر قرآني بيروس زور كس هي لكردستاني إيما أجر آسايش ساحر جدس جيركا لواني لكومنتي دل بروان بالسحرينية كاك أو قسيتونية قرآني بيروس صدان آيات خواي جورا بس سحري كردوها خوا فرميت سحر بازكان موفق نابن او افرتاني اتسنا لاي سحر بازكان بياو افرت سحريان لا اكن كاو سحر بازان ناويان لخونا والشيخ اوانا من موفق عناك ولا يفلح الساحرون عفتي يونس او زار ولا هشتي سورة يونس هات هشتا وشت خاقة ولا فرمي بسم الله الرحمن الرحيم أو سحر بازاني سحر أكن كو آفرتان أتسم بدا ورقة وبيز ورقة وسي ورقة يا العياذ بالله شتمان زاني ودزقا كاني آسايش كدزجيري كردون أم سحر بازانا فيديو صدام فيديو عن جيراوة كوا العياذ بالله زينا لقل أو آفرتان أكن أو زدل إيشا كربوها به أما خواي قورا فرمي إن الله سيبطله إن الله لا يصلح عمل المفسدين. رب العالمين أفرمت بم قرآن بخوينا لسر آو لسنة خوشك السحر كان يوم بطال أبي وأنا موفق نابن والسحر باس لشريعة إسلام كافرة 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 في غنبري خوافر مصوصم هرتيا وآفرتك سيبو لا سحر باسي سحر بك لا هرتيا وآفرتك لا هركسي أو كسا أو يتشوى سحركي كردوا كافرة بو قرآني بوصر محمد دابزي صلى الله عليه وسلم شوك خوا سحري حرام كردوا من لم كان على سباسي دزقاقاني عساج لكم دسخوشياني لكم براستي راستو تسبو سحر بازانا بناويان كتيا شيرة شي حزازي دزداوتي دست خوش مليرو في الحلم هرتي سحر بازا دزجيريك أم سحر بازانا مال خلشان كاولك كاكبوها حاكم كاني سليماني هولير دهوك هولير سليماني دهوك لبر طلاق داني الجني
بعقد زواجي هەندە کەمە لە بە تەلاق دانیژنی بە چڕاناگەن ڕێژەی تەلاق هەندە زۆرە 100 تا 70 ئەمڕۆ بووە بە سحر بووە بە سحر ئەم سحربازانەش جمهوری عولەما ئەفەرمێ سحرباز کافرە ئەبێ حکومەت ئیعدامی کا بیکوژێ لە سێداریدا والله ئەمە قەولی جمهوری عولەمایە علماء فقهي إمام أبو حنيفة إمام مالك أصحاب إمام أحمد أفرمون چونکە سحرباز مشركة أم سحربازانە کوردستانیان تێک داوە دووبارە دەستان خۆش بێ بەڵام بەریان مەدە بەڵام حاکمە بە ڕێزەکان لێرەوە پێتان ئەڵێم حاکمە بە ڕێزەکان ڕزای خوا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم القضاة الثلاثة قال رسول الله صلى الله عليه وسلم القضاة الثلاثة قاضيەکان سێ بەشن قاضي في الجنة وقاضيان في النار زۆرە حاکمەک بۆ بەهەشتا حەشی لەگە پێغەمبەری خوا دوو ئالی دۆزەخە عەدل بڕۆن چاوتان مازەکەم سحربازی بەرمەدە ئەوەی کۆمەلگای تێکدا ئەوەی سەری لەو میلەتە شێواندووە ئەم سحربازانە فاسد مفسد بێدین ئەو دە زینا لەگەڵ هەلعیاذ بالله ئافرەتەکەی کردووە ڤیدیۆ لە لای دەستگاکانی ئاسایش ئەمەیە کارەسە